لە یەکی 2000ەوە کە دەستگای میدیای کورسات دامەزرا کە کرایەوە لەو کاتەوە تا ئێستا هەمیشە لەنێو بەرنامەکانیدا کللتور شوناسی کوردی و پاراستنی مافەکانی مرۆڤ مافەکانی منداڵ پەروەردە ژینگە تەندروستی تەکنەلۆژی هەموو بوارەکانی وەکو خەمێکی خۆی تەماشا کردووە و چاو لێ کردووە و کاری بۆ کردووە لەنێو بەرنامەکانی شادا ڕەنگی داوەتەوە ئەگەرچی لێرە لێ ڕەنگە ڕەخنەمان لێ بژیرە ڕەخنەکانیش بە دڵێکی فراوان و سنگێکی فراوانەوە قوبوڵەکەین و دەستخۆشیشمان لێ کرابێ و بینەرەکانمان شاید حاڵیەوەن کە لە ماوەی ئەم 26 ساڵەیە چی کرا و چی کردووە. جا ئەم تەوەری کە هەمانە باس لە بەگشتی دۆخی میدیای کوردی یەکەین ئێستا کورسات لە نێو ئەم دۆخە زۆر جارەڵە فەوزایی کە میدیا هەیە توانیوێتی ڕێچکەیەکی جیاوازی خۆی هەبێ یان بە پێچەوانەوە ئەگەر وەکو ڕەخنەش بێ کورساتیش لەم فەوزایە یان نا بێبەرە یان نا. اینجا ڕۆڵی کورسات لە پاراستنی شوناس و کللتوری کوردیدا چییە؟ ئەو بەرنامە کللتوریانی کە دەکرێت هەر بۆ خۆی کللتور دەبێت چەندێک لە نێو میدیادا جێگەی بێتەوە تا چەند توانێتی پاراستنی ئیتیک و یاسای ڕۆژنامەوانی پەیڕە و بکات هەموومانە و کۆمەڵێک پرسیارێتتر ئاڕاستەی دکتۆر کامیل عومەرەکەین کە بەڕێزیان مامۆسان لە بەشی ڕاگەاندنی زانکۆی سلێمانی و پسپۆڕەکەشان ئیتیک و یاسایە لە ڕاگەاندندا. دکتۆر گیان ساڵی نوێت پیرۆز بێ ساڵیشە لە جەنابشتان پیرۆز بێ زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت ساڵی نوێ پیرۆز بێت دکتۆر گیان. پیرۆزبایی لە سەرجەم کارمەندانی کەناڵی کورساتەکەم بە بۆنی ساڵیادی یا 26 ساڵ ڕۆژی دامزرانی کەناڵەکە و پیرۆزبایی ساڵی نوێ لە ئێوە و هەموو هاوڵاتانی هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستانەکەم. زۆر سپاس. دکتۆر مامۆستای لە بەشی ڕاگەاندن بەڵێ و کاتێک لەوێ خوێندکارێک فێری ئەلفوبەی زانستی ڕاگەاندن دەکرێت تا چەند کورسات وەکو نمونە لە کارەکانتانە ئەو ئەهێنرێتەوە خوێندکاری پێڵاوەڵم بۆ ئەم بابەتە بگەڕێ بۆ کورسات. بڵێ کورسات دەکێکە لەو کەناڵە کوردیانەی کە تا ئێستا دەستی بە ناسنامە و شوناسی خۆی و گرتووە لەوەتی دامەزراوە تا ئێستا ینی ئێمە هەمیشا وەکو کەناڵێکی جوان ئاماژەی پێکەین وەکو کەناڵێک کە دەوری ئەساسی ڕۆڵی ئەساسی هەبووە لە پاراستنی ڕەسەنایەتی کورد کەلتوری کوردی و پاراستنی زمانی کوردی و چەسپاندنی و گەشەکردنی زمانی کوردی بە تایبەتی ئەو زمانی کە ئێمە پێڵێن زمانی ستاندار تا ڕادەیەک ینی یەکێکە لەو ئامرازانەی کە ڕۆڵی هەبووە لە پاڵ ئامرازەکانی دیکەی ترا بۆ چەسپاندن و گەشەپێدانی زمانی کوردی و کورسات ئەوەندەی ئێمە تێبینیمان کردووە بەرپرسیارانەتر لە چاو یا بە بەراورد بە زۆر کەناڵی تر مامەڵەی کردووە بەرپرسیارانە مەبەستمان ڕەچاوکردن بنەما ئێتیکەکان بنەما پیشەیەکانی کاری ڕاگەاندن و ینی کورسات لە ڕاستیە ینی کەناڵی خێزانی کوردیە ماڵی کوردیە هەموو ماڵێکی کوردیە هەمومان ئەتوانین بێترس بێشەرم بێ ئەوەی کە شەرمان دامان بگرێت ترس دامان بگرێت دائنیشین بە دڵ و دەروونێکی ئامادەوە سەیری ئەم کەناڵاکەین بێ خەمین لەوەی کە کورسات درامایەک بڵاو بکاتەوە کە بە کەڵکی خێزانی ئێمەنەیە بێ خەمی لەوەی کە کورسات بۆ نمونە گۆرانیەک بڵاو بکاتەوە کە بە کەڵکی ناو مناڵ و خێزانی ئێمەنەیە بێ خەمی لەوەی کە کورسات بۆ نمونە هەواڵێک لە ناو هەواڵەکانیا بڵاو بکاتەوە کە بە کەڵکی کەلتوری کوردی و کۆمەلگای کوردی و تاکی کوردی نێت بۆیە ئەم هیوادارم کورسات زیاتریش گەشە بەم لایەنە گەشانەی بدات و بەردەوام بێت لە پاراستنی شوناسەکەی خۆی لە ناسنامەکەی خۆی کە تا ئێستا دەستی پێوە گرتووە خۆشبەختانە و هیواداری کورساتی هەموو ماڵێکی کوردی بێ لە هەر چوار پارچەکەی کوردستان. زۆر سپاس دکتۆر گیان. دکتۆر وەڵام نەمەوێت بزانم بەکی ئەو تێبینەری ڕاستەقینە چونکە ڕەنگە زۆر کات لە ڕێگای سۆشیال میدیاوە هەندێک ڕاپرسی ئەکرێت یاخود هەندێک کات ڤیو لە سۆشیال میدیایە بڕیار ئەیە یاخود ئەکرێت بە پێوەرێک بۆ ئەوەی کە بڵێ ئەم کەناڵە
زۆرترین بینەری هەیە لە زانستی ڕاگەاندنە ئەم بابەتە چۆنە؟ بەڵێ لە ڕاستیا ئێستا شتێک هەیە کە لە ژینگەی میدیایی ئێمە دروست کراوە شتێکی ناڕاست ئەویش پێواندنی یا پێوەری سوشال میدیا لایک و ویو و کۆمنت و ویزیتەر و ئەمانە کراوە بە پێوەری ئەوەی کە ئێمە چەند بینەرمان هەیە ینی کە لە ڕاستیا ئەمە دروست نییە و ئەوەی کە گرنگە کواڵەتی یا پەیامە میدیایەکانی ئەم کەناڵە ئەم میدیایە چییە لە چه ئاسێکە کواڵەتەکەی چییە نەک ئەوەی چەند لایک و ویوی هەیە. من بۆ خۆم متابعەیە و کەناڵە جیهانیانە کەم بۆ نمونە کەناڵی BBC کەناڵی بۆ کەناڵە معتەبەرە عەرەبیەکان جزیرە ئەوانە یعنی شتی زۆر بەرنامەی زۆر باش یاخود راپۆرتی ڕۆژنامەوانی زۆر باشیان داناوە چەند لایک و کۆمنتێکی زۆر کەمی هەیە چەند لایکێکی زۆر کەمی هەیە باشە ئەمە ئەتوانین بڵێن لەبەرەوەی لایکی کەمە ئەم کەناڵێکی لە دواوەیە ئەم کەناڵە پرۆفێشناڵیە نەخێر پرۆفێشناڵ بوون لەسەر ئەساسی ئەو لایک و کۆمنتە موزەیەفە ناپێورێ کە لە هەرێمی کوردستان لە ژینگەی میدیایی ئێمە کاری پێکرێ ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە کەناڵێکێت ئەڵێ من ملیارێک فۆڵەوەر و لایک و کۆمنت و نازانم چیم هەیە هیچ کە ڕاست نییە زانیاریەکە کە کورد خۆی ینی 50 میلیۆن 6 میلیۆن کورە 100 میلیۆنە بەڵام لە کۆ ملیارێک لەبەرەوە هەر لە ئەساسە هەر دروست کراوە طبعاً ئێستا ئەوانە زۆر بە ئاسانی لە ڕێگەی سپۆنسەر و شتیواوە بەڵێ بەتەکید دروستەکرێت بۆیە ئەمانە ڕاست نییە تۆ پێویستت بەوەیە وەرگریکی ڕاستەقینەت هەبێت لەسەر ئەساسی لایک و کۆمنتی سوشال میدیاکەتنا بۆیە بەداخەوە ئەتوانین بڵێن باسیەوە بکەین کە میدیای ئێمە میدیا زەبەلەحەکانی ئێمە ئەوەی کە بە ملیارها دۆلار پارەیان تێچێ ئاستیان بۆ ئاستی سوشال میدیا دابەزیوە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان دابەزیوە ینی بۆ ڕاوکردنی وەرگری یا بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ بەدەستهێنانی لایک و ویو و کۆمنت و ئەوانە مستەوای کواڵەتی پەیامە میدیاییەکان کواڵەتی زانیاری میدیایەکانیان بە ئاستێک دابەزانەوە کە لە ڕاستیا ناکرێ بە میدیانە بڵێ میدیای پرۆفێشناڵ ئەوەیە کوالیتیەکەی شتێک کە بۆ شاشە ئەتێ پەخشی خەی بۆ کەناڵێکی تەلەڤیزۆنی لەگەڵ بابەتێک کە بۆ سۆشیال میدیایە زۆر جیاوازە خۆی بێت جیاواز بێ حتمما تۆ لە کۆ ینی من دیقەتەوە ماوە کەناڵمان هەیە بە ملیارها دۆلار پاریتیا خەرجەکرێ کەناڵیشمان هەیە سوشیال میدیایەکە پیجێکە یەک پیجا لەوانەیە 1 میلیۆن دینار بەڵێ 1 میلیۆنی تا بەڵام سیرەکەی مستەواکەیان هاتوۆتە ئاستی یەک معقول نییە ئەیتۆ هەموو پارە خەیاڵی تا خەرجەکەی نابێ ئاستی کواڵەتی ناو پرۆگرامەکانی کواڵەتی ناو هەواڵەکانی کواڵەتی بەرنامەکانی کواڵەتی کۆی کە میدیایەکانی وابێت کە جیاواز بێت لە پیجێکە ئەکرێ یەک تاکە کەس بەڕێوەی ببە ئەکرێ لێ کاتە کەسێک چەندین پیج بەڕێوە ببە تۆ ئەم هەموو کارمەندە ئەم هەموو ڕۆژنامەنووسا ئەم هەموو خەرجیە ئەم هەموو تەکنۆلۆژیایی کە بەکارێنی معقول نییە تۆ دابەزی بۆ ئاسی تۆڕە کۆمەڵایەتێک. دکتۆر پرسیارەکەی لانە بە شێوازێکی تر ئەەکەم ئێمە زۆر جاڵین بینەی ڕاستەقینەوەی کە لە شاشەی تەلەڤیزۆنەکانەوە سێرمانەکەیان چێژی ڕاستەقینی تەلەڤیزۆنەوەیە دابنیشین بەدیار شاشەیەکی گەورەوە نەک ئەم شاشە بچووکانی مۆبایل و ئایپادەکان هەر بەڕاستی لە خوێندنی میدیاییدا کاڵێ باسی تەلەڤیزۆنەکەین بۆنەوە بەشی تەلەڤیزۆن جیاوازەوانە یخۆ ناڵێ مۆبایل وایە هەر ئەڵە شاشە تا ئێمە پەیوەندنی ئێمە بە گشتی پەیوەندنی ئێمە بۆ هەڵسەنگاندنی ئێمە بۆ میدیاکان بۆ پەیامە میدیایەکان لەسەر ئەساسی ینی کەناڵێکی پرۆفێشناڵە کەناڵی پرۆفێشنال لە ڕاستیا ناتوانین بێمە بە پیجێک بڵین میدیای پرۆفێشناڵ ینی کە بە مۆبایل کارەکانیەکە لەکوێ تۆ ئەم هەموو کامێرا متەتەورە لەکوێ ئەم تەکنۆلۆژیای ئێستا کە بۆ ژووری هەواڵ هەیە بۆ ئێستا زیرەکی دەستکرد خۆتان نەزانن جیزەی پێشکەوتوی زیهاتۆتە ناو ژووری هەواڵەکانی ئێمەوە زۆربەی کارەکان بە ڕۆبۆتی زیرەکی دەستکرد دەکرێت ئێمە ناکرێت ئەم ئاستا بێنینە ینی ئەم پەیوەندنی ئێمە سەنگانی ئێمە وەکو ئەکادیمیا وەکو زانستی ڕاگەاندین بێنینە ئاستێکی پیجێک ڕاستە ینی ئێمە ناتوانین بڵێن کاریگەریان نییە لە ڕاستیا پیج هەیە بۆ نمونە ینی ئێمە بە حقیقەت ئێمە کەناڵی تەلەڤیزۆنیشمان هەیە ڕەنگە لە مانگێکە 10,000 کەس نەیبینێ بەڵام پیجمان هەیە ڕەنگە لە ڕۆژێکە 100,000 کەسیش بیبینێت وەکو بینەر و وەکو کاریگەری خۆی هەیە بەڵام لە ڕاستیا
ئاستەکە جیاوازە تۆ ناکرێت ئاستی خۆت بەم شێوەیە دابەزێنی پەیجەکە مستەوای لە تۆ بەرزتر بێ قسەکەمان لەسەر کوڵەتی ناوەڕۆکە ئەگینا قسە لەسەرەوە نیە چەند لایک و کۆمێتە هەیە دکتۆر ئەگەر بۆن مێستا تێزی دکتۆرا تێزی ماستەر بۆی کە لای خەڵک زۆر ڕوون بێ توێژینەوە کە ئەکرێ فۆرمی ڕاپرسیەک پێشەشەکرێ ئەڵێ تۆ چەند کاتژمێر بینەری تەلەڤیزۆنی بەڕاستی ئەگەر وەرگریەک بەس لە سۆشیال میدیاەوە تەماشای تەلەڤیزۆن کا پێڵەن بینەری تەلەڤیزۆنی نەنا بەرجنێ ئێمە بۆ ئەوانیش پرسیاری خۆمانمان هەیە لە توێژینەوەیکی زانستیە لە ڕاپرسیەکە لێ پرسین تۆ سەیری چ کەناڵێکی میدیاییەکەی هەتا سۆشیال میدیا ژێسە ئەمڕازە ینی ئەمڕازێکی میدیاییە ڕەنگە بەڵام لە ڕاستیە تەلەڤیزیۆن بە تایبەتی کەوتمان موسسەیەکی تا ڕادەیەک بە حکمی زۆر شت دەبێت پرۆفێشناڵ بێ پرسیاری بینەری تەلەڤیزیۆنی جیاوازە لە بینەری یاخود بەکارهێنەرێکی تۆڕە کۆمەڵاتیەکان سۆشیال میدیا بۆیە پرسیارەکان ڕەنگە جیاواز بێ بەڵام ئێمە ئەبێ جیاوازی بکەین لە بینی لە ڕاستیان لە وەرگری سۆشیال میدیا لەگەڵ وەرگری تەلەڤیزیۆن و کەناڵە معتەبەرەکان زۆر زۆر جیاواز باشە دکتۆر چی ئەبێتە هۆکارێک بۆ مانەوەی تەلەڤیزۆن یاخود کەناڵەکان بۆ ماوەیەکی بەردەوام نمونە کورسات وەرگرین چی وای کردو کە کورسات 26 ساڵە بەردەوام بێت بۆچی هەندێک کەناڵ هەیە ماوەیەک دەست بە پەخشەکات زۆر ئەچێتە ناو خەڵکەوە بەڵام لە دوای ماوەیەکی زۆر کەمونکورە و کەناڵە نامێنێ بەڵێ بەێکێک لە کێشەکانی کەناڵەکانی ئێمە میدیاکانی ئێمە ئەوەیە بوونەتە ماوەیەک وەکو میدیا سەرەتا باشەی هێنن بەڵام دوایی ئەبن بە حەزبی سیاسی یعنی ئیتر تەواو هەموو ینی ئەگەر شیکارێکی ناوەڕۆکی بۆ منەیەکێک لە کەناڵە میدیایەکان بکەین لە 150 باسی سەرۆکی حیزبەکەکە کاک فڵان وای کرد کاک فیسار وای کرد کاک فیسار ئەمە هەر بۆ خۆی هەر من بەڕاستی من کە سەیری کەناڵێکی میدیایی یەکەم ئەمەوێ لە کۆی کە میدیاییەکە لە کۆی پرۆگرامەکانیان من وەکو وەرگرێک لە گۆشەیەکە سوودمەند بن بەڵام من نامێ وەکو حیزبێکی سیاسی سەیریکەم بەشێک لە میدیاکانی ئێمە بوونەتە حیزبی سیاسی و میدیاکارەکانیان کێشەی گەورەی ڕۆژنامەنووس و میدیاکانی ئەم کەناڵانە کە هەر زوو خۆریان ئاوا بێ ڕاهێنراو نین و پەروەردەکراو نین پرۆفێشناڵ نین ینی ئاستی پەروەردەییان زۆر لاوازە و هەر زوو لەبەرچاوی وەرگر ئەکەون وەرگر ناتوانێت لەگەڵیانە بەردەوام بێ و زائیدەن ئەم میدیایانە ناتوانن لەگەڵ خەم و کۆژانی میلەتەکانە بەردەوام بن و لەگەڵ ڕەسەنایەتی و لەگەڵ میدیای خێزانی ئێمە بن بەشێکیان هەر زوو ئەکەونە هەواڵی گاڵتەجاڕی سوکایەتیکردن بۆیە بەشێک لە میدیا ئێستا ینی زۆر من لە زۆر خێزانم بیستووە ئێمە نایخەنە سەر فڵان کەناڵ لەبەرەوەی لە هەواڵەکانە کۆمەڵە قساکە بە قڵکی ناو خێزانەکەمان نایە و زۆر هۆکاریتر هەیە بۆ فانی لەدانێ مەگەر فڵانە کریسیانۆ ئەگەر گۆڵی کرد من فانیلەکەم خۆم ڕوودەکەم بڵێ ئیتر ینی ئاستی هەم وەکوتم هەم ناوەڕۆکی میدیاییەکەیان ئەوانە کە بۆ بچی پاشەکشاکەن هەم ئاستی میدیاکارەکان بۆتە ئاستێکی گاڵتەجاڕی و بۆتە هەر بەڕاستی ئەو زمانە گاڵتەجاڕی کە هەندێک میدیا پەنای بۆ بن خۆ بابەتی ترشوخەی لە کوردەواری خۆمانە من بۆیە بەم زمانی قساکەمە مێ لەوەی کە دانیشتووە تێمان بگا بابەتی تەشویقیان سەرنجڕاکێشی لە میدیایە وەکو بابەتێکە خوێنرێ تۆ چۆن بابەتێکی یان مەتریاڵێکی میدیایی والیەکی کە خەڵک گوێت لێ بگرێت قەیناکە ترشوخەی بکە بەڵام ترشوخێ بەم مانای ئێستا کە هەیە کە لە میدیا نەبەتەکیدیانی یەکێک لە بگاتە فانی لەداکەنین و بگاتە چوزانم باسکردنی ئێمە شتێکمان هەیە بەهای هەواڵی ئێمە بەڵێ بە زۆر بابەت هەیە کە سەرنجڕاکێشیان ینی بەهای هەواڵیان هەیە کە بەهای نامۆی سەرنجڕاکێشی ئەمانە واقعا بەڵام ئەم بابەتە چەند بایەخی هەیە بۆ کۆمەڵگا و چەند بابەتێکی کۆمەڵایەتیە چەند بابەتێکی خێزانیە چەند بابەتێکە کە تاکی کورد نامۆنیە پێیانی چەند ئێتیکیە چەند ڕەچاوی پێوەر و بنەما ئێتیکیەکانەکە ینی ئەگەر بۆ نمونە باسی ڕووداوێکی دوێنێ ڕووداوێک هەواڵێک کە بواڵێ سیرکە ئەگەر هەر لە بابەتی گاڵتەجاڕیش دەرچین ئەڵێ کەسێک ئافرەتێک کوژراوە باشە بە شێوازی کوشتنەکەیمان پێڵێ بە کەتەر
سورنجکی بڕاوەوە ینی خەڵکی فێرەکە کە لاسایی ئەمە بکاتەوە کە ئەمە لە ڕاستیە کارەساتە بۆیە بەشێک لە میدیاکانی ئێمە ینی جگە لەگەڵ تەجارێکە هەنێ ڕووداوی ناو کۆمەلگاکە ڕوودا کە هینن حاڵەتن حاڵەت ینی ڕووداوێک ڕوویداوە لە شارێک لە شارەکانی کوردستان ماوەیەک لەمەوبەر حاڵەتە ڕەنگە لە 10 ساڵا جارێکە بەڵام تۆی کەی بە قەزیە ئیکەی بە قەزیەکی گەورە و ئەم هەموو راپۆرت و هەواڵە کە لە ڕاستیە ئەمە علامەتی ئیسیفهام لەسەر کەناڵەکە نیشانەی پرسیار دروستەکە کە ئایا تۆ ئەوەندە بەتاڵی ئەم هەموو کاتا بەخشی بە هەواڵێکی ڕووداوێکی حاڵەتێکی زۆر شاس کە ڕەنگە لە ساڵە دووبارە نەبێتەوە لە 20 ساڵە دووبارە نەبێتەوە بۆیە میدیاکانی ئەمە لە ڕاستیان لە کۆڵەتی ناوڕۆکی پەیامە میدیایەکانیان زۆر دابەزیوە کە بەداخەوە ینی ئێستا ژینگەی میدیایی لە ئێستاە بەگشتی هەم خودی میدیاکان کە دەوریان هەیە میدیاکارەکان و هەم دۆخە سیاسیەکەش وای کردووە کە جێی دڵخۆشی ئێمە نەبێت. باشە دکتۆر بەڕێستان وەکو دکتۆرێک لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی و مامۆسایەک لەم بەشە چی میدیایەک بە میدیایەکی پرۆفیشناڵ ناو ئەبن بۆ نمونە ئەبێ ئەو تایبەتمەندیانەی کە لە میدیای پرۆفیشناڵە هەبێت چیە هەر بەتەنها ئەو ئامێرانەی کە لەگەڵ تەکنەلۆژیای ئێستاە کە بۆ نمونە هەیە و ئامێرە پێشکەوتەکانی تر ئەوە بەسە بۆەوەی کە بە میدیای بڵین میدیای پرۆفیشناڵ یاخود منێک لە ماڵەوە دانیشم خۆ نازانم بە چ جۆرە کامێرەیەک من ڤیدیۆکەم گیراوە بڵاو بوومەتەوە وایە چی گرنگە کابێت لە میدیای پرۆفیشناڵە هەبێت ئەو میدیایەیە کە سێ تایبەتمەندی زۆر ڕوونی تیابێت یەکەم ئەو میدیایە ڕەچاوی بنەما و پێوەرە پیشەویەتێکەکانی کاری ڕۆژنامە نووسی بکە باشە ئەمە زۆر ئەساسیە چۆن بنەما ئاکاری و ئەخلاقی گشتەکانی کۆمەلگای ئێمە ڕەچاوەکەی چۆن وەکوتم دۆخی دەرونی خەڵک ڕەچاوەکەی دۆخی کۆمەڵایەتی خەڵک ڕەچاوەکەی دۆخی ئاینی خەڵک ڕەچاوەکەی هەموو ئەوانەی کە ئەخلاقیاتی گشتی کۆمەلگەی ئێمە لەسەر پێوەستە لەسەر ڕاگیراوە ئێمە ئەبێمانە بپارێزین ئەمە نقطەیەکی تر ئەبێ ئەم میدیایەوە میدیاکارەکانی خۆیان تەرخان کەن بەس بۆ کاری میدیایی یعنی تەنها ئەوەڵ و ئەخیرکاریان کاری میدیایی بێ نەک حزبی سیاسی نەک بازرگانی وەکو ئێستا هەندێک میدیا خەریکی بازرگانی و هەندێک میدیاکار خەریکی بازرگانین بەڵام میدیا بەکارێنن ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان گیراوە دەستگیر کراوە 11 کەیسی لەسەر بووە بەشێکی زۆری کەیسەکان هەڕەشەکردن بۆ لە خاوەن کۆمپانیا و لە بەرپرس و لەوە داوای پارەی کردو داوای شتی کردووە کە ئەمە بەداخەوە ینی زۆر بێ ئومێدمانەکە ینی میدیا ئێستا ئامڕازێکە بەدەست هەنێک خەڵکەوە بۆ دەوڵەمەند بوون بۆیە میدیا پێویستە خۆی تەرخانکار میدیاکار خۆی تەرخانکار بۆ کاری میدیایی کە ئەمە زۆر مهمە و زائیدەن کە زۆر گرنگە ئێمە باسی بکەین یەکێک لە بنەماکانی تری پرۆفێشناڵ بوون ئەوەیە کە ئەم میدیایە دۆخی ڕاستەقینەی گوزەرانی خەڵک دۆخی ڕاستەقینەی دیوە کۆمەڵایەتیە کەی خەڵک بخوێنێتەوە وەکو باسمان کە ئەو نمونانەی کە باسمان کرد شعوری خەڵک ئەوەندە بریندار نەکا بەمانە بەوترێ میدیای پرۆفێشناڵ میدیای کە چەندی لە ئێمە هەیە ئاسایە ڕەخنەشمان لێ بگرێمە ڕەخنەش لە کورسات چەندی ئەم پیاوەرانی کە باست کرد گیان بۆ یەک ڕوونکردنەوەیەکیش بۆ قسەکەی جەنابەت دەگەر بیرت نەچێتەوە شتێکی جوانە توت لە کوردستانە میدیاکانی ئێمە میدیای حیزبین کورساتیش بێگومان بەدەرێ لەوەی کە میدیایەکە بە شانازیەوە سەر بە ئۆرگانیکی دانیشتمانی کوردستانە بەڵام بۆ ئەوی کە تۆزە دوور بین لەو فەوزا میدیایی کە هەموو شتێک بڵاوەکەتەوە لە کورساتی یەک مامۆخایەک ڕۆژمانەیە بۆ حیزبەکەمان ئەگەر حیزبەکەمەمە لەسەرەکە بە ماڵ باپیکە تەنایەکی 6 مانەیە کە یادی دامەزانی یەکی دانیشتمانی کوردستانە وەکوتر هیچ بابەتێک لە نێو بابەتی سیاسی لە نێو هیچ بەرنامەیەکمانە ڕەنگ ناداتەوە ئەمە کارێکی باشە یان خراپ ڕاستەکەی من پێم وایە ینی عیبەل لەوەیان نییە کە تۆ میدیای حزبێکی سیاسی بێ هیچ عارێکی تیان نیە عیبە ئەوەیە کە تۆ بە پێچەوانەی مەبادی ئاساسیەکانی هەم حزبەکەت کە ئیدعای پاراستنی شناسی کۆمەلگاکە دەکات ئیدعای پاراستنی ڕەسەنایەتی کۆمەلگاکە دەکا هەم پێچەوانەی ئەخلاقیاتی گشتی کۆمەلگا کار بکەیت کە لە ڕاستیە ینی بە هەموو ئەو سەرنج و تێبینیانی کە لەسەر کەناڵی کورسات هەیە بە تایبەتی ئەم کەناڵە
کەڵچەریەکە کەلتوریەکە لە ڕاستە تا ئێستا من هەر تەکی دەکەمەوە ڕۆڵی باشی هەبووە لە پاراستنی ڕەسەنایەتی کوردی و لە کەلتوری کوردی و لە زمانی کوردی و کەناڵێکی خێزانی بووە و بەداخەوە ئێستا تۆزێک ینی باوەڕخنەیەش بگرین لە چاو ساڵانی ڕابردووە تۆزێک پاشەکشە هەیە بە تایبەتی لە دیوە سیاسیەکەی لە هەواڵە سیاسیەکانی ینی بۆ نمونە جاران کەناڵی کورسات کەناڵی بەرەمێنەری درامای زۆر زۆر جوان بوو کەناڵی کورسات کەناڵی دۆبلاشکردنی ئەفلام کارتۆنی زۆر جوان کە لە مێشکی هەمومانە زرنگێتەوە کەناڵی کورسات دکۆمنتاری زۆر زۆر باشی بەرەمەهێنا بەڵام زیاترناڵانمان هەیە بەڵام 2026 ئامانە بە تەواوەتی بەڵام ئەکرێ زیاتر گەشە بکە من قەناعەتم وایە کورسات ینی زۆر باش دەستی پێکردووە من تەکی دەکەمەوە تا ڕادەیەک دەستی بە شوناس و ناسنامەی خۆیەوە گرتووە بەڵام ئەکرێ باشتر بێت ینی کورسات ئێستا تەکنۆلۆژیای زۆر زۆر باشتر لەبەردەسایە ئێستا میدیاکاری ڕاهێنراوە باشتر لەبەردەسایە سەردەمێک ئەو کورساتە کە دامەزراوە ڕەنگە دوو دەرچوی ڕاگەاندنیت هەتیایە بوو لە ڕاستە ئێستا خۆشبەختانە هەر لەم کەناڵە ئێمە ئەیزانین بەشێکی گرنگی هەر دەرچووی کۆلێج و بەشەکانی میدیان کە ئەمانە ئەکادیمیان خوێندووە وەجگەلەوەش ئەکرێ ڕاهێنانی بەردەوام هەبێ بۆ ئەمانە ینی خۆ ناکرێ ئەپدەیت نەکرێتەوە ڕۆژنامە نووسەکانی پەیامەکانی بۆیە من قەناعەتم وایە کورسات لە توانایدایە زیاتر گەشە بکە و زیاتر پێش بکەوێت زۆر باشە دەست خۆش بە دوکتۆر وڵای من پرسیارێکترم لا دروست بووە ئەویش لەسەر وەرگر و بینەرە بۆچی هەمیشە بە بەردەوام وەرگری ئێمە بینەری ئێمە حەز بەوە کات گوێ لە هەواڵێکی نەرێنی بگرێ گوێ لە بابەتێک بگرێت کە هێشتا ڕووی نایەوە بەڵام لە ئەگەری ڕوودانی ئاگادار بێت بۆچی هەمیشە بە بەردەوام ئەو جۆرە هەواڵانە بۆ نەبینەری زۆرتر ئەمە پەیوەندی بەچێەوە هۆشیاری وەرگر چەندە گرنگە بۆ ئەوی کە دانیشە بە دیار شاشەیەکەوە کە هەواڵی ڕاست و دروستی دەستکرد میدیا هۆکار نییە بۆ دروستبوونی ئەو جۆرە وەرگرە بەدڵنیاییەوە ویسمەوە بڵێم ئێستا ئێمە بەشێک لە میدیاکارەکانی ئێمە لە ناو کەناڵەکانی میدیا ئیشیان لەسەر دروستکردنی ستایلێک یان نەمەتێک کردووە کە نەمەتێکی زۆر زۆر خراپە لە ڕاستیا حکایەت خوانیە نەمەتێکە ینی تێکەڵکردنی ڕاو بۆ چوونی شەخسی و حزبی و ئەجەندای سیاسی و گاڵتە جاڕی هەموو ئەمانە ستایلێک نەمەتێکیان دروست کردووە کە ئێستا خەڵک حەزی پێەکە ینی تۆ بە بەردەوامی ئێستا هەتا من دیقەتمەوە میدیایەک هاتووە یا میدیاکارێک هاتووە ئەمەی کردووە لە میدیایەکە بەڵام هەستەکە میدیاکانی تریش لاساییەکەنەوە بۆ ئەزانن کە فعلەن ئەمە وەرگری زیاترە لە ڕاستیا ئەمە میدیا ڕۆڵی هەبووە لە دروستکردنی ئەم شێوە ڕۆشنبیریە کە میدیاکە کە وەرگر حەزی لە ئەو هەواڵ و بابەتە نێرێنیانە بێ یا ئەو هەواڵ و بابەتانە بێت کە هەواڵ و بابەتی ناو خێزان و کۆمەلگای ئێمەنین بەڵێ میدیا ڕۆڵی ئەساسیە بە لە دروستکردنی ئەم جۆرە ڕۆشنبیریە لە چاندنی ئەم جۆرە ڕۆشنبیریە کە لە ڕاستیا ڕۆڵێکی خراپە و ڕۆڵێکی سلبیە خەڵک حەز بە هەواڵی نەرێنی بکە هەواڵی نامۆ و هەواڵێک کاکە هەواڵی بەڵێ بەتەکیل بۆیە بە دڵنیاییەوە ئەوی کە ئێوەیەڵێن سەرنجێکی وردە ئێستا ئەو نەمەتە دروست کراوە میدیا خۆی ڕۆڵێکی ئەساسی هەبووە لەمە و من قەناعەتم وایە میدیای کوردی نەیتوانی و ئاوێنەی کۆمەلگا باشەکەی ئێمە بێت من پێم وایە کۆمەلگای کوردی کۆمەلگایکی باشە هەموو کۆمەلگایەک خەلەل و کەم کوڕی هەر هەیە بەڵام کۆمەلگای ئێمە بەراورد بەوەی کە ئیبینین ئێستا بەهۆی میدیا و لە دنیاە بۆی کە بینیمانە خۆمان لە نزیکەوە و کۆمەلگانەمان بینەوە کۆمەلگای کوردی کۆمەلگایکی باشە بەڵام میدیا بەعکسەوە کە سەیری ئەم میدیانە کەی بەشێکیان کۆمەلگای کوردی بە کۆمەلگایکی دڕندە بێڕەحم کۆمەلگایەکی ناشرین ئاوایەتە بەرچاو ئەم نەمەتەی کە ئێوە باسیەکەن ئەم شێوازی کە بەشێک لە میدیاکان و میدیاکارەکانی ناو میدیانە دەستیان هەبە لە دروستکردنیان کە نەمەتێکی زۆر دوایین پرسیاری من ئێستا مۆدێلێک هاتوتە پێشەوە میدیایەکی زەبەلا $1,000,000 تا سەرفەکرێ سیرەکەی لە خزمەتی یەک میدیاکارە بەڵێ خۆی بە پێچەوانەکەی ڕاستە
يعني ميدیاکارە بێ لە خزمەتی میدیاکە بێ میدیاکە لە خزمەتی یەک میدیاکارە یان کێشێکی پێچەوانێ هەردوو سەرەکەی لە ڕاستیە ئێمە باسی وەزیفەکانی میدیا بکەین ئامانجەکانی ئامانجی میدیا چێ کۆمەڵێک وەزیفەیە یەکێک لەو وەزیفانە زانیاریدانە بە خەڵک باشە یەکێک لەو وەزیفانە پەروەردەکردنە ئێستا کە خۆتان نەزانی هەتا سوشیال میدیاش دەوری تعلیم و پەروەردە بینێ لە هەر شوێنێکی دنیا بێ یەکێک لەو وەزیفانە مەسەلەی بڵاوکردنەوەی ڕۆشنبیریە باشە لە هیچ وەزیفەیەکی میدیاییە نەهاتووە میدیای بخرێتە خزمەت تاکە میدیاکارێکەوە باشە نەخێر ڕێک پێچەوانەکەی ڕاستە میدیا ئەبێ وەکوتم ئەوێنەی کۆمەلگاکەی بێ و خزمەتی کۆمەلگاکەی کە نەک میدیاکارێک و نەک سیاسیەکی پشت میدیاکارەکە ئێستا ئێمە ئەم میدیانی کە هەمانە لارێمی کوردستان بەداخەوە بەشێک لە میدیاکانمان بەشە زۆرەکەشی لە ڕاستە میدیای سێبەری ئەشخاصن یعنی ئێستا لەوە دەرچووە بەس میدیای حزبن بەداخەوە ئێستا میدیای حزب نابووتری میدیا لە کوردستانە بێ ئاوردانەوەترین میدیا لە کوردستانە ئەوەی کە ئاوڕێی لێدراوەتە میدیای ئەشخاصە ئەشخاصی بازرگان ئەشخاصی سیاسی ئەشخاصی ناو دەسەڵاتی تەنفیزی حکوومەت کە ئەمە لە ڕاستە بە نەتیجە ئەم ژینگە میدیاییە دروست بووە لە کوردستانە کە ژینگەیەکی باش نییە کە پاشاگەردانیە کە بێسەروبەری دەستەکانە خۆش بە دکتۆرگیان زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێست بوو ئامادەبوونیشە ڕاگەاندن لە باری ئێتیک و یاسا مامۆستای زانکۆ زۆر سپاس دەست خۆش بە دووبارە دکتۆرگیان مانتوو نەبی.